بۆ قسەکردنی زیاتر لەبارەی 20 ساڵ تێپەڕین بەسەر ئازادکردنی عێراق بەڕێز سیروان حەمەشەریف چاودێری سیاسی لە ستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندایە. بەڕێز سیروان حەمەشەریف سڵاوتان لێ بێتەوە، کاتتان باش. 20 ساڵ بەسەر ئازادکردنی عێراقدا تێپەڕیوە، پێتان وایە ئێمە ئێستاش خۆمان هەمومان ئەو دیمەنانەمان لە بەرچاوە کە 20 ساڵەمە و بەڕێزەکانی ئەمریکا هاتنە نێو شەقامەکانی عێراق. لە ماوەی ئەو 20 ساڵە تا ئێستا ئەمریکا بۆ ئامانجەی خۆی گەشت کە هەیبوو بۆ عێراق؟ بەناوی خۆی گەورە سوپاس بۆ دەرفەتەکەی جەنابتان، سڵاو ڕێز بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24. لە ڕاستیە ئێمە گەربگەڕێنەوە بۆ 20 ساڵ لەمەوبەر ڕۆژی 9 نیسانی 2003 ڕۆژێکی مێژوویە لە یادەوەری گەلانی عێراقا و بە تایبەتی لە یادەوەری گەلی کوردی ئێمە. ڕنگ بە ئەمریکا نەگەشت بێت بە وەک خۆتان لە ڕاپۆرتەکە ئاماژەتان پێدا نەگەشت بێت بە ئەو مەبەستانەی کە بۆی هاتبوو کە لە ڕووی پراکتیسەکردنی سیستمێکی دیموکراسی و سەپاندنیان وەکەڵێ داڕشتنی سیستمێکی دیموکراسی نموزجێکی ئەوروپیانە بەیان جۆرێکی لەو شێوازانە بێت کە خۆراوایەکان پیادەیەکەن لە عێراقا. با ئێمە ڕاستگۆ بین، ڕنگ بێ هەڵە بێ ئێمە ئەگەر چاوەڕوان بین سیستمێکی دیموکراسی هاوشێوەی سوید و فینلەندا و ئەو وڵاتانە لە عێراقا بەرقەرار ببێت، چونکە دیموکراسی وەکەڵێ درەختێک نییە ئێمە بمانەوێ بەڕێکەوە بیهێنین لە خۆرەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش لە عێراقا کە چەند نەتەوە و کولتور و فەرهەنگ و ئاین زای جیاوازی تایە، ئێمە درەختێک بە بیڕوێنین و ئیتر تەنها ئاودانی پێویست بێت. نەخێر، دیموکراسی وەک ئەڵێن تۆوێکە، پێویستی بە زەمینە زەمان، پێویستی بە دەرفەت هەیە بۆ ئەوەی چرۆی بکا و گەشە بکە، و ئەگەر ژینگەی لەباری نەبێ تۆوەکە بە سیسی سەوزە بێ یاخود هەر وشکە بێ و سەوز نابێ. بەڵام با ئێمە ئەوەمان لە بەرچاو بێت ئەگەر عێراق نەگەشت بێت بۆ عێراقی کە ڕۆژئاوایەکان چاوەڕوانیانە کرد، بەڵام ئێمە وەک گەلانی عێراق بە ئەومان لە بەرچاو بێت کە ئێمە سیستمێکی دیکتاتۆری خۆسەپێنی خراپ بەسەرشانی ئەم گەلانی عێراقەوە بوو لە ڕۆژی 9 نیسانی ساڵی 2003 وەک بینیمان پەیکەرەکەی ڕووخاو کۆتایی بەو سیستەمە هات. چونکە یعنی ئەگەر ئێمە ئەتەمە نامانە کرد عێراقیش وەک وڵاتێک لە وڵاتەکانی کەنداو بووایە و یەکێک لە میرەکان ڕابەرایەتی بکردایە، سەرۆکایەتی بکردایە، پاشایەتی بکردایە، گرنگ ئەوە بوو ئێمە وەک هاوڵاتیان لەم سنوورە ئێمە هەستمان بە ئەمن و ئاسایش بکردایە، هەستمان بە خۆشگوزارانی بکردایە. ئێستا لە پاش 20 ساڵمان توانایە بەراوردی خۆمان بە ئەوروپا بکەین، نەک بەراوردی خۆمان بە سووریا و لیبیا بکەین. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشا ئێمە ڕۆژی وەک عەزم کردن 9 نیسان ڕۆژێکە لە یاد و یادەوەری گەلانی عێراقا بە زیندوێتی ئەمێنێتەوە، بە تایبەتی لە یاد و یادەوەری ئێمەشا، چونکە ئێمە نزیکی زیاتر لە 70 ساڵ خوێن ڕشتن و جینۆساید و کۆمەڵکوژی و وەک بە زمانی عەرەب و قانونیەکەی وڵێن تەعریب و تەبعیسمان ئەکرا. ئێمە لەدەست ئەو سیستەمە ڕزگارمان بووە، بۆیە ئەگەر ئەوروپاش بەمەرامی ئەگەر ئەمریکاش بەمەرامی خۆی نەگەشت بێ یان خۆت ڕۆژئاوایەکان، بەڵام ئێمە نابێ بێمەنەتی بکەین و هەموو شتێک فەربی سفر بکەینەوە. بۆ بە تایبەتی بۆ ئێمە کە یعنی با لە بیرمان بێت ڕاپەڕینی ساڵی 1991 ئێمە زۆر نەبوو، یعنی ئێمە لە کاتێکە ڕاپەڕین ڕوویدا و ئەو بڕیاری UN دەرچوو بەرامبەر بە پارێزگاری کردن لە شیمالی عێراق لە باکووری عێراق کە وەک لە بڕیارەکەی نەتەوە یەکگرتووەکانە هاتووە. ئێمە ساڵانێک ئێمە تازە برینەکانمان وەکەڵێ خوێنی لێ ئەچۆڕا، ئێمە قەتماغەی نەبەست بۆ برینەکانمان. و ساڵی 2003 کاتێکە ئەمریکا گەشتە ئەو قەناعەتی کە ڕژێمی عێراق سیستەمی عێراقی سیستەمێکە وەک خۆیان ئەڵێن پشتگیری تیرۆرەکە و پشتگیری ئەمریکا و ڕۆژئاوا و باڵی دیموکراسی ناکە، بڕیاریاندا کە بیگۆڕن، بۆیە بۆ ئێمە ڕۆژێکی تایبەتی بوو و لە یاد و یادەوەریمانە بە زیندوێتی ئەمێنێتەوە. بەڕێز سیروان، پێتان وانە گەر متمانە لە نێوان لایەنە سیاسی عێراقیەکاندا هەبوایە و ئامانجی لایەنە سیاسی عێراقیەکان بە کۆی لایەنەکان لە عێراق خزمەتکردن بوایە بە گەلی عێراق و بە ئایندەی عێراق بارەدۆخ لە ئێستا باشتر نابوو؟ بەڵێ پرسیارەکە دەجێگای خۆیەتی ڕێک بێن بە تەنها نەبوونی متمانە. طبعا متمانە بناغەی هەموو کارێکە، متمانە بناغەی سیاسەتە، بناغەی ئابووریە، بناغەی
ئەمن و ئاسایشە بناغی زۆرێک لەو لایەنانەیە لایەنی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و هەموو ئەو لایەنانە کە ژیانی ڕۆژانەی ئینسان پێگەێنێ. بەڵێ ئەگەر متمانە هەبوایە ئێمە پێمانە قۆناغێکی ترەوە، ئێمە تەمەنامان کرد لە دوای 20 ساڵ ئەخر 20 ساڵ بەڕاستی تەمەنە جیلێک نەوەیەک پەروەردە بووە، نەوەیەک لەدایک بووە نەک پەروەردە بووە، نەوەیەک لەدایک بووە کە خوێن ڕێژیەکانی ڕژێمی بەعسی نەبینیوە. ئیمڕۆ تەمەنی 20 ساڵە، یاخود لەو کاتە کە پرۆسەی ئازادی عێراق ڕوویداوە ئەو تەمەنی 4-5 ساڵ بووە، ئیمڕۆ کامڵ بووە، هاوسەرگیری کردووە. ئێمە قورسە بۆ ئەمنەوەی بستەلمێنین کە گەلانی عێراق لەدەست دیکتاتۆریەتێک ڕزگاریان بووە، بۆ چونکە لە دوای ڕژێمی ڕوخانی ڕژێمی عێراقەوە بەداخەوە لایەنە سیاسیەکانی عێراق نەیانتوانی وەک پێویست هەنگاوێک هەڵبگرن کە هیچ نەبێ ئایندەی پرۆسە سیاسیەکە وەکەڵێ تا ڕادێک مسۆگەرتر بکە، هەنگاوێک بەرەو دیموکراسی بوون بنێرێ. وەک عەرزم کردین ئێمە ئەو دیموکراسیەمان ناوێت کە لە وڵاتانی ڕۆژەوا هەبوو، بەڵام وەکەڵێ لەو دیکتاتۆریەش دەش ڕزگارمان بێ کە سوننەکان 70 ساڵ پیادەیان کرد بەرامبەر بە گەلانی عێراق، بەرامبەر بە شیعەکانی عێراق، بەرامبەر بە کوردەکانی عێراق، بەرامبەر بە ئێزیدی و تێکڕای ئاین و ئاینزاکان. بەڵام بەرهەمەکەی چی بوو؟ چیان لێ چنیەوە؟ هیچ نەک هیچیان لێ نەچینەوە، بە تەنها ماڵوێرانیان بۆ گەلانی عێراقێنا و خۆشیان بەو فەتارەتە ڕۆشتن، بەو شێوازە ڕۆشتن کە بوون بە زمانێکی بازاڕی بوون بە پەندی زەمانە بۆ هەموو دیکتاتۆرەکان. خۆزگە لایەنە سیاسیەکانی عێراق بیران لەوە بکردایەتەوە کە تا ڕادەیەک کۆتاییان بەو سیستمی فەرمانڕەوایی تاکڕەواییە بهێنایە و پێکەوە بە دەستە جەمعی عێراقێکیان بنیاد بنایە کە ئەکرا شتێک نییە مستحیل بێ، شتێک نییە مەحاڵ بێ، ئەکرا عێراق لە قۆناغێکی باشترا بووایە. ئەو جیلەی کە وەک عەرزم کردین لە دوای پرۆسەی ئازادی لەدایک بووە یان مناڵ بۆ ئێستا هاوسەرگیری کردووە، قەنەعەتی بەوە بهێنایە کە بڵێ بەڕاستی عێراق لە دەست دیکتاتۆریەتێک ڕزگاری بووە و قۆناغێک ڕۆشتۆتە پێشەوە. بەڵام بەداخەوە ئێمە با سەیری هەرێمی کوردستان نەکەین، ئەگەر سەیری باکوور و ئەگەر سەیری باشوور و ناوەڕاستی عێراق بکەین، وەزعی عێراق توانم بڵێم بەس تەنها ئەوەی لە دەست دیکتاتۆرێک ڕزگاریان بووە وەگەرنا قۆناغێک نەچۆتە پێشەوە. بەڵێ لەبارەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق لە دوای پرۆسەی ئازادی عێراق، سیاسەتوانان یاخود دیبلۆماتکارانی ئەمریکا دابەشی دوو بەرە بوون وەک لە راپۆرتەکەشماندا هەبوو. هەندێکیان دەڵێن ئامانجەکەی ئەمریکا بەدی هات و حکومەت ڕژێمەکەی ڕوخان و دەسەڵاتی ڕادستی عێراقیەکان کردەوە کە خۆیان وڵاتی خۆیان بەڕێوە بەرن. هەندێکی دیکەشیان دەڵێن کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق هەڵەیەک بوو، وای کرد دەسوەردانی دەرەکی لە عێراق دروست بێ. ئەم دەستوەردانە دەرەکیەم گروپە چەکدارە یاسانی کە ئێستای لێ دروست بووە. بەڵێ وڵا زۆرێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە کە کشانەوەی هێزەکانی ئەمریکا هەڵەیەکی استراتیژی بوو کە دەسەڵاتی باراک ئۆباما کردی وەک جەنابتان ئاماژەتان پێدا. بۆچی؟ چونکە ئێمە با واقعی بین، بە تەنها ئەوە عێراقیەکان نین بڕیار لەسەر ئایندەی خۆیان دەن، بڕیار لەسەر ئیمڕۆ و سبەینێ و تەنانەت خوێندنەوە بە ڕابردووی خۆشیانەکەن، بەڵکو بەرژەوەندی تر هەیە، وەک عەرەب بڵێ مەسالیحی تر هەیە و بە تایبەتی بەرژەوەندی وڵاتانی هەرێمایەتی هەیە لەسەر ئەم پارچە زەویە کە ناوی عێراقە. و لە بیرمان بێت عێراق مێژوویەکی خوێناوی هەبوو لەگەڵ وڵاتانی دراوسەیە، شەڕێکی تاقەت پروکێنی 8 ساڵی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەبووە، لە کاتێکا کە کۆماری ئیسلامی ئێران تازە هاتووە سەر حکوم لە ساڵی 1970 و هەر هەمان ساڵ یا ساڵی دواتر ڕژێمی عێراق بە جۆرێک لە جۆرەکان لەسەر ئەوەی کە ڕێکەوتە بوون کە شۆڕشی کورد، شۆڕشی ئەیلولی مەزن بتوێننەوە و فعلا کاریگەریشی هەبوو لەسەر لە قۆناغێکا شۆڕشی ئەیلولی مەزن وەکەڵێ وەستا. بەڵام خۆشبەختانە خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستان کۆتایی پێ نەهاتووە، بەستەنها پێنە قۆناغێکی ترەوە. لەسەر ئەو کۆمەڵە فاکتەرانی کە لە ئیتفاقی جەزائیری ساڵی 1975 جار ڕێکەوتە بوون، عێراق بیانووی بە ئێران گرت کە ئەو بەشە زەویە، ئەو بەشەی شەڵ عرب کە ناوی ئەوەی خلیجی فارس یا خلیجی عرب پەشیمان بۆ لە پەیمانەکەی خۆی و ئەو ببینیمان لە هەمان ساڵە پەلاماری کۆماری ئیسلامی ئێرانیدا و شەڕێکی تاقەت پڕوکێنی کرد و لە ڕووی وەکەڵێ ئابووریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی هێزی مرۆییەوە زیانێکی زۆر بەر کۆماری ئیسلامی ئێران کەوت و بەر عێراقیش کەوت بە هەمان شێوە. بۆیە ئەو برینانە هێشتا کە ساڕێژ نەبووە و هەرێکێک لە دەوڵەتی تورکیا، هەرێکێک لە کۆماری ئیسلامی ئێران، هەرێکێک لە وڵاتانی دراوسێ، تەنانەت وڵاتانەی کە پێگەی سوڵتەشیان لە ئاستی کۆماری ئیسلامی و دەوڵەتی تورکیا نیە، دەسوەردانیان هەیە لە عێراقا و بمانەوێت و نەمانەوێت.
هەبوونی هێزەکانی ئەمریکا لە عێراقا تا ڕادەیەک ئەم دەزۆردانەی کەمە کردەوە، ناڵێم هەر کۆتایی پێهێنا، بەڵکو بە ڕادەیەکی زۆر کەمیە کردەوە. بەڵام کاتێک کە هێزەکانی ئەمریکا بەتەنها لە هێزێکی ئیستیشاری وەک هێزێکی ئیستیشاری کاریگەریانە بێ، ئەوە ئەبینین کە ڕۆژگاری عێراق بۆ ڕۆژگارە ئەڕوا و زۆر هێزی تر کاریگەری ئەبێت و دەسەڵدانەکات لە کاروباری ناوخۆی عێراقا و هەر ئەم دەزۆردانش ناهێڵێ عێراق بە لێوارێکی ئەمان بگا، بە کەناری ئارام بگا. بەڵێ بەڕێوە سیروان حەمەد شەریف چاودێری سیاسی لە سلێمانی و لەگەڵماندا بوو. سوپاس بۆ بەشداری و شرۆڤەکانتان.